تخوا برۆت هەڵ نەگرتووە بم بورم پرسیاراکەم ناوەڵە بەس خوارەکەم کەمی خاوێن کردوێتەوە نا هەڵگرتن خاوێن نییە بابە ئەوە ژنەڵێ خاوێنی چی بابە خۆ زباڵە لێرە نییە زبڵی پێوەیە خاوێنی چێکەیتەوە برۆ هەڵگرتنە کە نەفرەتی لێکراوە کەواتە تۆ دووری لە ڕەحمەتی خوا باشە سفوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ فإنهن ملعونات ئەمانە مەلعونن تۆ یعنی لە هەموو لایەکەوە برۆ هەڵگرتووە مەلعونی قژت ڕوتە و سافیرەی مەلعونی لەولاشەوە ئەڵێی وەڵام من مسلمانێکی کاملم و کێشەم نییە با کێشەت زۆر زۆرە بۆیە ئەگەر ببیتە حیجاب واز لەو گوناحانە بێنی خوای پەروەردگار خۆی دەروی خێرت دێکاتەوە و ئەو کێشانی کەوا هاتە مەسەلەی زەواجت بۆ ئاسانە بێ بە ئیزنی خوای پەروەردگار باشە زۆر سپاس مامۆستا ئاخە بە قسەم کەیت زۆر سپاس نییە من سپاسم ناوێ نا مامۆستا هەر خۆشم هەڵ دەدەم یعنی زۆر حەز دەکەم